بناوی خوا سلاو هاوران هیوام در شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزانتیسانەوە منی هاتمەوە لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. و بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتمەوە 72 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تواتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنی. بۆ ئەوەی تو هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەیت کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکە، زەنگولەی تەنیشتەی شالەک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە و تو یەکەم کەس بی کە بێ ڤیدیۆکان ببینیت. مەلێ هاوڕێیان، لەسەر داوای زۆربەی هاوڕێیان کە پێشتر داوایان کردبوو هەروەها چەند ڕۆژ پێش ئێستا هاوڕێیەکی تر کە داوای کردبوو کە چۆن بتوانرێت حساب بانکیەکی دەرەوە یاخود لە هەمووی گرنگتر مسترکارد ببەستیتەوە بە ئەکانتی پەیپال یاخود هەمان حساب بانکی پەیپال، مسترکارد بێت یاخود ڤیزاکارد بێت یاخود هەر کریدیت کارتێکی تر بێ بۆ ئەوەی تۆ بتوانی ببەستیتەوە بە حساب بانکی پەیپال یاخود تعریفی بکەی بە حساب بانکی پەیپال بۆ ئەوەی هەر کڕین و فرۆشتنێک کە تۆ بە ئۆنلاینی بکەی یاخود بە ئینتەرنێتی بکەی پارەکەی یەکسەرە بە کریدیت کارتەکە کەم بکاتەوە، جا چی ماسترکارد بیت یاخود ڤیزاکارد. ئەمەوێ لەم ڤیدیۆیەی هەموو ڕێکارەکان و فێرکاری بۆ ئێوە شەڕح بکەم بۆ ئەوەی ئێوە بە ئاسانی بتوانن هەموو کڕین و فرۆشتنی ئۆنلاین بە مسترکارتان ئەنجام بدەن. بووەم مەبەستە ئاوڕان ئەچیتە ناو وێبسایتی پەیپال، بەڵام پێشەوەی هاوڕان پێشەوەی من ڤیدیۆیەکم دروست کردووە چوونیەتی بەشداریکردن لە حساب بانکی پەیپال لە هەرێمی کوردستان کە تواتوانی ڤێریفاشی بکەی واتە بە ژمارە تەلەفۆنی خارجی ڤێریفای بکەی کە من لینکی بەشداریکردنی حساب بانکی پەیپال کە ڤیدیۆم دروست کردووە ئەویش لە ژێرم ڤیدیۆی دانیم بۆ ئەو کەسانەی کە حساب بانکی پەیپالیان نییە و بە ئاسانی بتوانن لە هەرێمی کوردستان بەکاری بهێنن. مەلە هاوڕان بووە مەبەست ئەچیتە ناو وێبسایتی ڕسمی پەیپال کە paypal.com-ە، بەڵام پێشەوەی ئازیزان لێرانە ئەگەر لە هەرمی کوردستان پەیپالی بەکاردێنی لەبیر نەکەی VPN-ەکەی بەکار بهێنە. هەموو جارێکە بتوێ بچیتە ناو پەیپالی VPN-ەکەی بەکار بهێنە، چونکە ئەگەر VPN-ەکەی بەکار نهێنی و ئەگە پەیپال بزانێت کە تو لە عێراق لە هەرمی کوردستان پەیپالی بەکاردێنی هەرچی پارەت هەیە لە ناو پەیپالی بڵوکەکە، واتە هەر کاتێک کە چوویتە ناو ئەکانتی پەیپالی خۆت لێرانە VPN-ەکەی بکەوە کەم لێرە لەسەر وڵاتی ئەمریکام دانەوە. ئەوەی لەبیر نەکەن هاوڕان بووە مەبەستە کاتێک کە چوویتە ناو paypal.com وێبسایتەکەی بەڕێزانم لێرانە لاگینەکەی چووکە تۆ پێشتر دروستت کردووە ئەکانتی پەیپال ساینەپ بووە و کەسانەیە کە ئەکانتیان دروست نەکردووە و سەر لە نوێ دروستی بکەن. ئەچینە سەر لاگین، نەچمەنە ئەکانتی پەیپالی خۆم، لەسەرەوە ئیمەیلەکەتە نوویسی و هەروەها لە خوارەوە و شانێنیەکەی کە پەیپالت پێ دروست کردووە و لەسەر لاگین کلیکەکەی. تکایە هاوڕان ڤیدیۆکەی بە پێش مەیەخن چونکە زۆر شتی گرنگکە کە لە ناوەڕاستیان ڤیدیۆیان باس کردووە بۆ ئەوەی ئێوە هەلا نەکەن. بەڵێ هاوڕان کاتێک کە هاتیە ناو ئەکانتی پەیپالی خۆت، ئێستاوە ئەکانتی پەیپالی منە لێرانە لەسەرەوە هاوڕان بۆ ئەوەی تۆ مسترکارتەکەت ببەستیتەوە بە پەیپالی یاخود تعریفی بکەی لێرانە بەشی واڵێتەیە، کلیک لەسەر واڵێتیەکەی کامێک چاوەڕێکەین هاوڕان. لێرانە لینک بانکەیە باو کەسانەی کە حسابی بانکی خارجیان هەیە هاوڕێن، حساب بانکی خارجی وڵاتی تورکیا یاخود ئەمریکا یاخود هەر وڵاتێکی تر ئەتوان لەو بەشەی حساب بانکیەکە تعریفی بکەیت بە پەیپال واتە ببەستیتەوە بە پەیپال. بەڵام ئێمە ئەمڕۆ ئەمانوێ لە ڕێی کریدیت کارتەکانەوە بوو نمونە مسترکارد ببەستینەوە بە پەیپالی. لێرانە کاتێک کە چوویتە سەر بەشی واڵێت لێرانە لینک کارتەیە، کلیک لەسەرەوە بەشەیەکەی بەڕێزانم. لێرانە کارت نامبەر، ئەگەر مسترکارتی گۆڵدی بەکاردێنی بەڕێزم 16 ڕقەمیە، 16 ڕقەمەکەی لێرانە نووسی لە بوشایی دووەمە هاوڕان لێرانە کلیک لەسەرەوە بەشەیەکەی چ کریدیت کارتێکە توێ ببەستیتەوە بە پەیپالی. لێرانە ڤیزاکارت هەیە، مسترکارت هەیە، ئەمریکان ئێکسپرێس هەیە، دیسکۆڤەر هەیە و هەروەها یونیۆن پەی. لێرانە کلیک لەسەر مسترکارتیەکەی لێرانە شاوڕان ڕۆژ و ساڵ و هەروەها مانگی مسترکارتەکەتە نووسی واتە ئەو تاریخەی کە مسترکارتەکەت کۆتایی پێدێ لێرانە ساڵ و ڕۆژ و مانگەکەی نووسی.
کۆدێکی سێ ڕقەمی هەیە لە پشت مێسر کارتەکەت ژمارەیەکی سێ ڕقەمیە ژمارەکەش لێرانە نووسی و لێرانەش ئۆتۆماتیکەن ئادرسەکەت پەیپالت پێ دروست کردووە لە خوارەوان نووسرێ بەڕێزانم و دواتر لەسەر لینک کارت کلیکەکەی بەڕێزانم چونکە من مێسر کارتم نەبەستیتەوە کاتێکە کلیک لەسەر لینک کارتت کرد لێرانە دیسانەوە کاتێکە دەیتە سەر بەشی واڵێت لێرانە چارگوشەکت بووە بێتەوە چارگوشە کە لینکێکی شینی تێدایە تۆ ئابیت کلیک لەسەرە و لینکەی بکەی کاتێکە کلیکت کرد بووە ئەوەی تۆ مێسر کارتەکەت ڤێریفای بکەی کلیک لەسەرە و لینکە شینەیەکەی کە پاشە و هەنگاوانەت کە ئەنجامدا هەروەکو گوتم چارگوشەیەک دێ و لینکێکی شینی تێدا و تۆ کلیک لەسەرە و لینکە شینەیەکە دروستە تو مێسر کارتەکەت کاتێک کە تعریفت کرد ئەو هەنگاوانەکە چووینە پێشێ بەڵام ڤێریفای نەبووە 1 یورۆ 50 سنت لە ناو مێسر کارتی تو هەبێ چونکە کاتێکە ئەو کارت ئەنجامدا و کلیک لەسەر لینکە شینەکەت کرد پەیپال ئۆتۆماتیکەن $50 سنت لە مێسر کارتی تو کەمەکەن ئەبی ئەو ماوەیە کە ڕۆژێک تاکو 2 ڕۆژێ چاوەڕێ بکەی بۆ ئەوەی پەیپال جوابەکەت بداتەوە کاتێکە ئەو کارت ئەنجامدا هاوڕێم پاش 2 ڕۆژ کە چاوەڕێت کرد دیسانەوە دەیتە بەشی واڵێت چارگوشەیەکتە دەتێ و لینکێکی شینەتە دەتێ کە کلیک لەسەر لینکەکە یەکەی پێتارێک کە کۆدێکی 3 ڕقەمە یاخود 6 ڕقەمەوە بیرم نییە بەڕێزانم چکە من پێشتر ئەکانتی پەیپالم دروست کردووە بە مێسر کارتی و ئەکانتەکەم بەخۆم ڕەش کردەوە بەڵام کاتێک کە 2 ڕۆژ پێچوو و چارگوشەیەکی ترتە دەتێ لە هەمان بەشی واڵێتە و لینکێکی شین تێدایە کە کلیک لەسەر لینکەکە یەکەی و پێتارێک کە کۆدێکی 3 ڕقەم و یاخود 6 ڕقەم بۆ ئەو بەشەیەکی کە مێسر کارتەکەتە ئەبی بچی ئەو کودەی لێرانە داخیل بکەی و هەنگاوەکانە چیتا پێش کە زۆر ئاسانە کۆدەکە چۆن داخیلەکەی بەڕێزانم بوو نمونە با بچینە ناو وێبسایتی کە لینکیان وێبسایتەش لە ژێرم ڤیدیۆی دانیم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئێوە بە ئاسانی بچنە ناو ئەم وێبسایتەش کە تایبەتە بە مێسر کارت کە وێبسایتی gebornfrei.com کە هەروەکو گوتم لینکیان وێبسایتەش لە ژێرم ڤیدیۆی دانیم لە دیسکریپشنی یوتیوب کە تایبەتە بە مێسر کارت ماین کارت هەیە کلیک لەسەر ماین کارت یەکەی بۆ ئەوەی تۆ بزانی کە چەند پارە لە حسابەکەت کەم بووە هەروەکو گوتم لێرانە ژمارەکەتە نووسی مێسر کارتەکەت و هەروەها لێرانەش وشە نهێنیەکەتە نووسی و لەسەر ئین لۆگین کلیکەکەی ئەو ئایکونە شینە کلیک لەسەر ئەو بەشەیەکەی و ناونووسینەکەی چەند هەنگاوێکە و ناونووسینەکەی لێرانە بەڕێزانم کاتێک کە ژمارەی مێسر کارتەکەت و هەروەها وشە نهێنیەکەت داخل کرد لێرانە کاتێک کە کلیک لەسەر ئەو کۆنەت کرد یەکسەرە چیتە ناو حسابی خۆت حسابی مێسر کارتی خۆت بەڕێزانم و لەوێ پارەکەت دیارە و ئەو پارەش کە پەیپال کەمی کردووە لە حسابەکەت لەوێش نووسرایە لە ژێر حسابەکەت کە 1 یۆرۆنی و هەوڕێن 1 یۆرۆنی و بەڵام دواتر پەیپال ئەو پارەشت بۆ ئەگەڕێنیتەوە تەنها ئەوە بۆ ئەوەیە کە بزانێت کە لە ناو مێسر کارتی تو پارەی هەیە یاخود نە کاروەکو گوتم پاش ماوەیەکی کەم پەیپال ئەو یورۆەک و نیوەش بۆ تۆ ئەگەڕێنیتەوە ناو حساب بانکی خۆت بەڵێ ئەوڕان ئەوەش وێبسایتی تایبەت بە مێسر کارتە کە هەروەکو گوتم لێرانە ناونووسینەکەی و ئەگە ناونووسینی شت کرد لێرانە ژمارەی مێسر کارتەکەت و هەروەها وشە نهێنیەکەتە نووسی و ئەچیتە ناو حسابی خۆت کاتێککە چۆن ناو حسابی خۆت بەڕێزانم لەوێ کودی 3 ڕقەمیەکەتە دەتێ کە لێرانە بۆ ڤێریفایکردنی مێسر کارت هەروەکو گوتم پەیپال کە ئەو کودەی نازانم کە 3 ڕقەمە یاخود 6 ڕقەمەوە بیرم نییە کودەکەی ئەدەتێ و لێرانە کاتێک کە چارچێوەکە هات و کلیک لەسەرەوەکەت کرد پاش 2 ڕۆژی هاوڕان و بیرتان بێ 1 یاخود 2 ڕۆژە کە دەیتەوە سەر بەشی واڵێت و کودەکەی داخیلەکەی و دواتر بە ئاسانی حسابی مێسر کارتی تۆ ئەبەسترێتەوە بە پەیپالی یاخود تعریفەکرێت بە پەیپالی هەر کڕین و فروشتنێک کە تۆ بە ئۆنلاینی بکەی یەکسەرە پارەکەت لە مێسر کارتی تۆ پەیپال کەمەکە واتە زۆر ئاسانە هیچی ناوێ بەڕێزانم هەروەکو گوتم لە بەشی واڵێتە بەستیتەوە بە پەیپالی لێرانە هە لە بەشی واڵێت لێرانە بەڕێزانم مێسر کارت بۆ تۆ زیاد ئەبێ و مێسر کارتەکە تعریفەکرێ بە حساب بانکی پەیپال لێرانە شەرەکو گوتم لینک بانک ئەوە بووە ئەو کەسانەیە کە حساب بانکی خارجیان هەیە بۆ نمونە لە تورکیا حساب بانکیان هەیە ژمارەی حسابیان هەیە یاخود لە ئەلمانیا یاخود لە ئەمریکا یاخود لە هەر وڵاتێکی تر ئەتوانێ حساب بانکی خۆت لەو بەشەی
هەروەکو مسترکار لەو بەشەی حسابانکی خۆت ببەستیتەوە بە پەیپالی. واتە تۆ ئەتوانی بەڕێزانم نەک تەنها مسترکار، ئەتوانی چەندین حساب لێرانە ببەستیتەوە بە پەیپالی و بە ئاسانی هەروەکو بۆیەوە شەرحم کرد زۆر بە ئاسانی ڤێریفاشی بکەن. بەڵێ بەڕێزانم هیوادارم هەموو شتێک بۆیەوە ڕوون ببیتەوە بۆ ئەو بەڕێزانەی کە زۆر پێویستیان بەو ڤیدیۆ بوو کە من بۆیەوە دروست بکەم کە زۆر ئاسانە هاوڕێیان، هیچ شتێکی وای ناوێ، تەنها لە بەشی والێتە و لێرانە لینک کارتەیە و لەوێ معلوماتی مستر کارتەکەت ئەدەیتێ و 2 ڕۆژ چاوەڕێەکەی پاش 2 ڕۆژ دولار یوروەکو و لە حساب مستر کارتی تو کەمەکە و دوای 1 تاکو 2 ڕۆژ کۆدێکی 3 ڕقەمی تەدەتێ یاخود 6 ڕقەمی دەی لێرانە دواتر داخلیەکەی و حسابەکەت زۆر بە ئاسانی ڤێریفایە بێ لەناو ئەکانتی پەیپال. هیوادارم هەموو شتێک بۆیەوە ڕوون ببێتەوە بەڕێزانم. زۆر بە پێویستم زانی ئەم ڤیدیۆیە ئەمڕۆ دروست بکەم چونکە پێشتر زۆر لە هاوڕاندەوەی ئەوان لە من کرد بوو کە چون حسابەکان نەک تەنها مسترکار چەندین حساب ببەسنەوە بە پەیپالی. هیوادارم ئەم ڤیدیۆش بێەوە بەسوود بوو بێت هاوڕان. هەر ڕەخنە کامێن پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوبم بنووسن، من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر بەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم و یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.